سڵاو لە شەهیدان، سڵاو لەو کوردەی کە تۆزێک کوردایەتی تایە، سڵاو لەو کەسەی کە پشتگیری لە کورد و کوردستان دەکات. ئێمەی پێشمەرگە هەموو کاتێک ئامادەین بۆ چاپارتی کوردستان لە هەر شوێنی کوردستان بێت. ئێمە هێزێکین خۆمان ئامادەگۆ چەند ڕۆژێکە ئەوە ئینتیزاری ئەمرەکەین لەسەرەوە بێ بۆمان و تێگەشتی بڕیار بن کە بڕۆین ئینشەڵڵا. ئینشەڵڵا بە ئیزنی خوای گەورە هیچیش نابێ و ئەم وەزعیژی ئینشەڵڵا خۆش ئەبێ بۆ ئێمە و بۆ هەموو کوردان. ئێمە ئامادەین و خۆشمان حاضر کرد هێزێکین خۆمان حاضرگۆ چەند ڕۆژێکە بەس ڕێگێکمان بۆ بکەنەوە کە بڕۆین بۆ سووریا و ئینشەڵڵا جاری پێشوش ئێمە ئەو هێزین کە یەکەم جار چوینە کۆبانی و ئەم جاریش هەر ئامادەین ئەو هێزین خۆمان ئامادە کردەوە بڕێنەوە بۆ کۆبانی و بۆ حەسەکە ئینشەڵڵا. بەڵێ من چوومەتە ڕۆژئاوا ئەوەڵ وەجبەی پێشمەرگە کەشوە ڕۆژئاوا من یەکێکم لەو کەسانە. کورد پێویستە ئەو کەسی کە بتوانێت چەکەڵگرێت، ئەمە شەڕی تەنها کوردی سووریا نیە، شەڕی هەموو کوردە. ئەمە ئایانوێ کورد لەناوبەن بە یەکجاری. ئەمڕۆ لە ڕۆژئاوایە چەند ڕۆژێکیش لە ئێمەیە. ئینشەڵڵا ئێمەی کورد ئێمەی پێشمەرگە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە کەمەندامی سەنگەرین چەند ساڵە خەریکی خەباتین و ئامادەین هەموو کاتێکیش ئێمە وەکو جاری جاران هەر خەباتی خۆمان بکەین و دیفاع لە خاک و ئاوی کورد بکەین لا شوێنێک بێت. بەڵێ ئێمە ئامادەین چاوەڕێی فەرمانین هەر کاتێک فەرمانمان پێ بکرێت کۆمەڵێ خەڵکی خۆبەخشمان لەگەڵایە خۆبەخشەکانی ئێمە چەپکە گوڵەکەی هەڤاڵ مامجەلا لە ئەوە نییە بڵین هەر لایەنێکی تیابێ هەموو لایەنەکان لەو کۆمەڵەی ئێمە لەو تیپەی ئێمە هەیە وەکو ژنان و کچان و کوڕی گەنج و خەڵکی کەمەندامی سەنگەر و پێشمەرگەی دێرین و ڕێخستنی دێرین و لە هەموو چین و توێژەکانی تایە بریتی نیە لە لایەنە یا بریتی نییە لە کۆمەڵەیەک هەر پێشمەرگەی دێرین بێ یاخود کەمەندامی سەنگەر بێت لە هەموو چین و توێژەکانی تایە وەکو ئەرزم کردی کەمەندامی سەنگەر پێشمەرگەی دێرین خانە نشینی تایە ڕێخستنە دێرینەکانی تایە زیندانی سیاسی تایە ژنان و کچانی تایە لە هەموو چین و توێژەکان لای ئێمە کۆبەتەوە کاتی خۆشی بۆ شەڕی داعش ئێمە بەشداریمان کرد لە جەلەولاوە تا کەرکووک کە بەشداربووین هەموو چین و توێژەکان لەگەڵمانە هاتوین هەر کەسۆ بە گوێرەی توانای خۆی هەبووە مانگێک لەگەڵمانە هەبووە 10 ڕۆژ توانیوێتی هەبووە 20 ڕۆژ توانیوێتی. ئەم هێرشە من پێم وایە ئەم هێرشە بۆ داگیرکاری هەموو کوردستان بێ بەتەنیا پارچەیەک نییە و شارێک نییە و لادەیەک نییە بۆی بلوێ و لەو شوێنە نەجاحەت بێنێ من بە باوەڕی من دوای ئەوێ سەرەی شوێنەکانی کرد دێت و ئەمانانە کورد هەر بسڕنەوە جا لە هەر پارچەیەک بێ چ لە ڕۆژئاوا چ لە ڕۆژهەڵات بێ کورد لەم کاتەیە پێویستە یەکگرتوانە یەکدەسانە یەکدەنگانە لە هەموو سنوورەکانەوە ئامادەی خۆی دەرببڕێ بۆ پشتیوانی براکانمان لە ڕۆژئاوای کوردستان و پێویستە هەمووشمان یەکدەنگ بین هاوکار و پشتیوان بین بۆ ئەوی ئەم هێرشە بە هەر شێوەیە بێ ڕابگیرێ بۆی لەوە زیاتر کاولکاری و داگیرکاری نەبێت.